پرۆژەی دووسایدکردنی ڕێگای چۆمان حاجی ئۆمەران بە یەکێک بە ستراتیژیترین پرۆژەی خزمەتگوزاری حکوومەتی هەرێمی کوردستان دادەنرا لە سنووری باڵەکایەتی. بڕیار بوو لە چەند ساڵی ڕابردوو جێبەجێ بکرێت بە درێژایی تەنها 18 کیلۆمەتر، زیاتر لە 7 ساڵ دەستی پێکردووە. تەنها بڕگە یەکەمی کارەکانی تەواو نەکراوە، ئەوەش بێزاری و نیگەرانی زۆری لای شوفێران و دانیشتوانی سنوورەکە دروست کردووە. پرۆژەی دووسایدی نێوان چۆمان حاجی ئۆمەران ماوەی چەند ساڵێک پێش ئێستا دەستی بەکار کرد. دوای کارکردنیەکی بۆ 2 ساڵ 3 ساڵ کاریان لێکرد و ئێستاش حکوومەت لە بەرنامەی دانیهێشتووەکە و دووسایدە لە سنوورە بکرێت، بۆیە هاوڵاتیانی لە کاتی خۆدا دڵخۆش کرد. بەڵام ئێستا بوتەنی هۆی نیگەرانی دڵناخۆشکەری کە خەڵک لێرانەکە و جادە نامێن. ئەو ڕێگایش ڕێگای مەرگ مەشهورە، ڕۆژانە چەندە کارەساتی لێ ڕوودەدا و چەندەها سیارەی لێ وەردەگەڕێ و پێش قەیرانەکەەوە هەتا ئێستا وەکو دەبینن جادەوبانەکانمان چۆنن. جا بۆیە داوا لە حکوومەتی هەرێم و کاربەدەستانی ئەو وڵاتە دەکەم بە هەر نەبێ ئاوڕێک لەو میلەتە فەقیر و هەژارە بدەنەوە. لەگەڵەوەی وادەی دیاریکراوە بۆ تەواوکردنی ئەو پرۆژەیە کۆتایی هاتووە. لە ئێستاشدا حکوومەتی هەرێم لە قەیراندایە توانای جێبەجێکردنی ئەو پرۆژەی نییە، بۆیە دۆسەی تەواوی ئەو پرۆژەیە داخراوە، ڕادستی وەزارەتی ئاودانکردنەوە کراوەتەوە. حکوومەتی هەرێم لە بڕێ ئەو پرۆژەیە ڕێگا کۆنەکەی کە زیاتر لە 100 ساڵ لەمەوبەر لەلایەن ئەندازیارێکی بیانی بە ناوی هاملتۆن چاک کراوە، جارێکی تر قیرتاو دەکرێتەوە. بۆی قەیراندارەی ناتوانین لە ئێستادا ئەم پرۆژێ جێبەجێ بکرین و هەوڵمان داوە بە پرۆژەیەکی تر بتوانین لەسەر جادە قەدیمەکەش ڕێگا قەدیمەکە بتوانین ئەو ڕێگایە قیرتاو بکەین و چاچی بکەین و تاوەکو بار و دۆخی ئابووریمان باشتر دەبێ و بتوانین ئەو پرۆژەیە تەواو بکەین. پرۆژەی دووسایدکردنی چۆمان حاجی ئۆمەران بە تێچووی زیاتر لە 6 ملیار دینار لەسەر بودجەی وەزارەتی ئاودانکردنەوەی حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ دەکرا. بەو پێی دەواازەی سنووری حاجی ئۆمەران دەکەوێتە سەر ئەو ڕێگایە. تەواو نەبوونی ئەو پرۆژەیە کێشە و گرفتی زۆری بۆ لایەنی گەشتیاری و بازرگانی و هاتوچۆی هاوڵاتیان دروست کردووە. ڕۆژانەش کارەساتی هاتوچۆی لێ دەکەوێتەوە. بۆیە داواکارن هەرچی زووە پەلە بکرێت لە تەواوکردنی ئەو پرۆژەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری ڕاگررتنی داوە. پرۆژەی دووسایدکردنی چۆمان حاجی ئۆمەران 3 ساڵ بەر لە دەستپێکردنی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان وادەی دیاریکرا بۆ تەواوکردنی ئەو پرۆژەیە کۆتایی هاتووە. تا ئێستا کەمتر لە 20% کارەکانی ئەو پرۆژەیە جێبەجێ کراوە. هاوڵاتیان و شوفێران داواکارن حکوومەتی هەرێمی کوردستان هەرچی زووە پەلە بکات لە جێبەجێکردنی ئەو پرۆژەیە. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، باڵەکایەتی.